سەبارەت بە سەردانەکەی سەرۆکی هاوپەیمانی عەزم بۆ هەرێمی کوردستان و کۆبوونەوەی لەگەڵ مەسرور بارزانی سەرۆک وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێز حەیدەر ئەسەدی ئەندامی هاوپەیمانی عەزم لە بەغداوە لەگەڵمانە. بەڕێز حەیدەر سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان. ماناو ڕاهەندەکانی دەستەواژەی ڕێزگرتن لە قەواری دەستووری هەرێمی کوردستان لەم قۆناغەیە چییە لە تێڕوانینی هاوپەیمانی عەزمەوە؟ بێگومان تێدیدگای هاوپەیمانی عەزم بۆ هەرێمی کوردستان بۆ قەواری هەرێمی کوردستان بەڕێز موسە ناسەمەڕەیی پێی وایە کەوە پارتی دیموکراتی کوردستان بەڕاستی قوڵایەکی استراتیژیە بۆ هاوپەیمانی عەزم لە هەرێمی کوردستان. بێگومان کەواتە ئێمە پێمان وایە کەوە هەرێمی کوردستان و سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان بەڕاستی ئەوانش پێمەکە هاوپەیمانی عەزم قۆڵایەکی استراتیژیە بۆ هەرێمی کوردستان لە بەغداوە و تەواوی پارێزگاکانەوە. کەواتە بەڕاستی هەڵبەتە پەیوەندیەکی زۆر نایەب هەیە لە نێوان هەردوولادا، لەسەر ئاستێکی باڵا هەماهەنگێکی باڵا هەیە لە نێوان هەردوولادا. ئەم پەیوەندی هاوپەیمانی عەزم و پارتی لەگەڵ هەرێمی کوردستان بەڕاستی هەماهەنگێکی هاوبەشیان هەیە، پەیوەندێکی هاوبەشیان هەیە، هەماهەنگی لە نێوان لەسەر ئاستی باڵا لە نێوان هەردوولادا هەیە بۆ چارەسەرکردنی کێشەکان و کە دەیانەوێت کاری حکوومەتی فیدراڵ پەک بخەن و حکوومەت بە ململانەی سیاسی سەرقاڵ بکەن. بۆ نمونە ئەو لایەنە سیاسیانە کە نانهێشتکەوە کابینەی حکوومەت بەڕاستی بە تەواوی دەنجی لەسەر بدرێت پەچیان خست. ئەمە سەرقالکردنی حکوومەتی فیدراڵە بە ململانەی سیاسی لە جیاتی ئەوەی کەوە ئاور بدەنەوە لە پرسە گرنگەکان کۆمەڵێک پرسی گرنگ و چارەنووسازت کە حکوومەت دەبێت چارەسەریان پرسیارە هەر زۆر چاکە. باشە چۆن ئەتوانرێت پشتیوانی لە حکوومەتی فیدراڵ بکرێ بەبەوەی کە زیان بە شایستەدارایی و دەستووریەکانی هەرێمی کوردستان بگات؟ زیانێک لەوەدا نابینێتەوە کەەوە ئێمە پاڵپشتی هەرێمی کوردستان دەکەین لەو سەبارەت بە شایستەکان و شایستەدارەیەکان بە پێچەوانەوە. ئێمە لە هاوپەیمانی عەزم پێمان وایە کەوە هەرێمی کوردستان پێویستە مافەکانی خۆی وەرگێت، مافە دەستوورەکانی لە بەغدا وەرگێت. ئەمە کارێکی سروشتیە، پاڵپشتیشی دەکەی لە هەمان کاتدا. لە بەرامبەردا پێمان وایە کۆمەڵێک داواکاری هەیە لە بەغدا لەلایەن حکوومەتی فیدراڵەوە پەیوەستن بە هەرێمی کوردستانەوە، کارێکی سروشتیەکە وەڵامدانەوەی هەبێت لەلایەن هەرێمی کوردستانەوە، چونکە ئەم پەیوەندیانە کە خوازیارین و هەوڵشی بۆ دەدەین لە هاوپەیمانی عەزمەوە. پێمان وایە کەوە ئەو پەیوەندیانە لە نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی فیدراڵ ئەبێت گرنگ بن. ئەو پەیوەندیانە و هاوپەیمانی عەزم هاوبەشێکی گرنگە لە حکوومەتی فیدراڵ و جگە لە هاوپەیمانی ئیدارەی دەوڵەت کە ئیدارەی دەوڵەتی عێراق دەداتە. کەواتە هاوپەیمانی عەزم وەکو پردێک وایە، پردێکی بێگەیشتن لە نێوان بەغدا و هەرێمی کوردستان وایە، پردی بێگەیشتن، چونکە سەرکردەکانی هەرێمی کوردستان بە تایبەت لە سەرکردەکانی پارتی دیموکراتی کوردستان پێوان وایە کە هاوپەیمانی عەزم بەڕاستی هاوپەیمانێکی متمانە پێکراوە. سەلمان دووشمانەکەوە بەو هەڵوەستانی کە هەمان بووە لەبارەی هەرێمی کوردستانەوە لە چەند مانجی ڕابردووەوە و لە مێژوشدا کە بگەڕێنەوە لەو مێژوو هاوبەشەدا ئەوە دەسەلمێنێت کەوە هاوپەیمانی عەزم هاوبەشێکی متمانە پێکراوی برایانی کوردە لە هەرێمی کوردستان بە تەواوی پێکاتەکانیانەوە. کەواتە پێمان وایە کەوە ئەم هەماهەنگیە لەوان هەردوولادا گرنگە. هاوپەیمانی عەزم پاڵپشتی دەکات بۆ چارەسەرکردنی کێشەکان بە شێوەیەکی ڕێشەیی، کێشە هەڵبەسەردراوەکان لە نێوان هەولێر و بەغدا. زۆر باش بۆ تاوکردنی قسەکانی خۆت ڕوونکردنەوەی زیاترمەوێ ئەمە بپرسم کە هاوپەیمانی عەزم وەکو هێزێکی سیاسی چ ڕۆڵێک ئەتوانێت بگێڕێت لە نزیککردنەوەی دیدگاکانی هەولێر و بەغدادا؟
وەکو بەبەرزتانم گوت هاوپەیمانی عەزم بەشێکی بنچینەوی بنەڕەتیە لە هاوپەیمانی ئیدارەدانی دەوڵەتی عێراق کە چەترێکی و خێمەیەکی بۆ ئیدارەدانی دەوڵەتی عێراقا دەنگێکی هەیە لە نێو ئەو هاوپەیمانەتیەدا هاوپەیمانی عەزم کە هاوپەیمانی عەزم جەماوەری خۆی هەیە هێزێکی هەیە لە پەرلەماندا 17 پەرلەمانتارمان لە نێو ئەنجومەنی نوێنەرانی عێراقدا هەیە کەواتە هاوپەیمانی عەزم پاڵپشتی هەموو ئەوانە دەکات بۆ لێک نزیکردنەوەی بۆ چوونەکان لە نێوان هەولێر و بەغدا ئەوەی کە پەیوەستە بە داڕشتنی یاسا گرنگەکان لە پەرلەماندا ئەوەی کەوا دەشکێتەوە لە بەرژەوەندی گەلی هەرێمی کوردستان هاوپەیمانی عەزم پاڵپشتی لێ دەکات و هەر شتێکەوە لە بەرژەوەندی شەقامی عێراقی لە بەغدا بشکێتەوە بە هاریکاری لەگەڵ هەرێمی کوردستان هاوپەیمانی عەزم بە دڵنیاییەوە پاڵپشتی ئەم ئاراستە و بۆ چوونە دەکاتە ئەمەیە دیدگای ئەم دیدگای هاوپەیمانی عەزم بۆ شەراکەت بۆ ڕازگۆیی بۆ پەیوەندی بتپانە پێکراوەکان لە نێوان هەولێر و بەغدا و تەواوی هێز و لایەنە سیاسەکانی دیکە هەر وەکو گوتم هاوپەیمانی عەزم کوتلەیەکی سیاسی ئیتلافێکی سیاسی زۆر کاریگەرە لە نێو بڕیاری دەوڵەتی عێراقیدا و بەشدار دەبێت لە لێکنزیکردنەوەی لایەنەکان لە سەرجەم ئاستەکان لە نێوان هەولێر و بەغدا. زۆر باش کاک حەیدەر ئەم کۆبوونەوەیە ئاماژەیە بۆ دروستبوونی هاوپەیمانێتێکی نوێ یان لێکتێگەشتێکی ستراتیژی لەسەر ئاستی عێراق. بێگومان کاتێکەوە بەڕێز سەرۆکی هەرێمی کوردستان سەرۆکی هەرێمی کوردستان سەردانی بەغدای کرد کە سەردانێکی تایبەت بوو سەردانیشی بارەگای هاوپەیمانی عەزمی کرد و کۆبوونەوەشان هەبوو لە هەمان کاتدا ئێمە پێمان وایەکەوە ئەم پەیوەندیە تایبەتانە پەیوەندێکی تایبەتن لە هەمان کاتدا ئەمڕۆ بەڕێز موسەنا سامەڕایی پێشوازی کراوە لە زۆربەی لایەنە سیاسەکانەوە نمونە کۆبوونەوەکەی ئەمڕۆ لەگەڵ سەرۆکوەزیران کەواتە ئەمڕۆ ئەمە لە بەرژەوەندی لێکنزیکردنەوەی لایەنەکان دەشکێتەوە لە ناوەن هێز و لایەنە سیاسەکاندا کەواتە هەماهەنگی هەیە هەماهەنگی لە ئەستی باڵا هەیە بەڕاستی هاوپەیمانێتێک نییە با بڵێن لەم بابەتەدا بەڵام هەماهەنگی و لێک تێگەیشتنێکی هەیە بۆ ئەوەی کەوا پەڕاوەکانی قۆناغی داهاتوو بەڕاستی ئامادە بکرێن وەکو لێک تێگەیشتنێک بێتە لە نێوان هاوپەیمانی عەزم و پارتی دموکراتی کوردستان و پاڵپشتیکردنی حکوومەتی فدرال بە سەرۆکاتی عەلی زەیدی و پاڵپشتیکردنی کاروانی حکوومەتی داهاتوو و پاڵپشتیکردنی سەرجەم جونگەکانی حکومڕانی کەواتە دەڵێن لێک تێگەیشتێکی یەکگرتوو هەیە لە نێوان هەردوولادا کە پێویستە حکوومەتی زەیدی تەواو بکرێت بۆ ئەوەی ئەم حکوومەتە بتوانێت کەوا بەڕاستی خۆی تەرخان بکات بۆ چارەسەرکردنی کێشە چارە موسازەکان لە هەمان کاتدا پێویستە تەواوکارێکی هاوبەشە بێت لە نێوان هەردوولادا لەسەر ئاستی یاسەدانان لە نێوان پارتی دموکراتی کوردستان و هاوپەیمانی عەزمدا چونکە قۆناغی داهاتوو بەڕاستی چاوەڕوانی پرۆژە و بڕیاری زۆر گرنگ دەکات لە پەرلەمانەوە کە پەیوەستە بە نێوان پەیوەندیەکانی نێوان هەولێر و بەغدا هەر زۆر چاکە کەواتە هەڵوێستی هاوپەیمانی عەزم چییە بەرامبەر بەو یاسانی کە پەیوەندیان هەیە بە هەرێمی کوردستانەوە وەکو یاسای نەوت و غاز یان بودجە. ئەم یاسایانە بەڕاستی پێویستن بە دەستوری عێراقیەوە کە پێویستە دەستوری عێراق جێبەجێ بکرێت هاوپەیمانی عەزم پاڵپشتی دەکات بێگومان کە یاساکان جێبەجێ بکرێن بە پێچەوانەشەوە بەڕاستی هاوپەیمانی عەزم دەیەوێتکەوە کێشە پەسەندراوەکان لە نێوان هەولێر و بەغدا چارەسەر بکرێن لە ڕێگەی پەرلەمانەوە هاوکات ڕێوشێنێکی دیکە نەگرێکی دەبەر وەکو بژادەیەکی سیاسی لەلایەن هەندێک لەلایەنە سیاسیەکانەوە بۆ ئەوەی کە بەڕاستی نیاز خراپیەک کە بێت بەرامبەر بە هەرێمی کوردستان یاخود نیشاندانێکی نیاز خراپێک بەرامبەر بە هەرێمی عێراق هاوپەیمانی عەزم هاوپەیمانێتێکە کە دەیەوێت هاوبەشێکی ڕاستەقینە دەیەوێت کەوا لایەنێکی کۆکەرەوە بێ بۆ تەواوی لایەنە سیاسیەکان دەیەوێت کەوا هەوڵیش دەدات بۆ ئەوەی کەوا لایەن
بەیانێکی کۆکەرەبەی وەکو گوتمان بۆ چارەسەرکردنی کێشەکان لە نێوان هەولێر و بەغدا بە گوێرەی چوارچێوە دەستوریەکان هەروەکو گوتم ئەمڕۆکە هاوبەشێکی متمانە پێکراوە پاڵپشی دەکرێت لە گەیاندنی پەیامە ئەرێنیەکان لە نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی فێدراڵدا کە دەکرێت لەم ڕێگەیەوە ئەم ببێتە هۆی چارەسەرکردنی کێشەکان و خزمەتی بەرژەوەندی گەلی عێراق بکات چ لە هەرێمی کوردستان بێت یاخۆت لە تەواوی شارەکانی عیدیکەی عێراق بێت. باشە بۆ تەواوکردنی پێگاتەی کابینەکەی زێدی و دیدگای عەزم لەم بارەیەوە چییە؟ ئێمە لەگەڵ ئەوەی کە بەڕاستی بڵێ دیدگای هاوپەیمانی عەزم ئەوەیەکەوە پێویستە حکوومەتی زەیدی تەواو بکرێت کارێکی زۆر پێویست و گرنگە ناکرێت کەوە حکوومەتێک هەبێت کەوە بەڕاستی نیوەی تەواو کراوە نیوەی دەنجی لەسەر درراوە تەواو نەکراوە هێشتا پێویستە تەواو بکرێت پرۆژەی استراتیژی هەن کە پێویستە ئەم پرۆژانە جێبەجێکرێت وەزیری پلاندانان هەبێت بەڕاستی ئاڵنگاریە ئەمنیەکان کە ڕوبەڕووی عێراق دەبنەوە پێویست بەوە دەکات کەوە وەزیری ناوخۆ هەبێت وەزیری بەرگری هەبێت کەواتە ئەمڕۆ حکوومەتی عێراق بەڕاستی ناتوانێت بەم شێوازە بەڕێگادا بڕواتە و کێشە گەورەکان چارەسەر بکە کە ڕوبەڕووی دەبێتەوە بەڕاستی کە تەواو نییە نۆ وەزارەت دەنجی لەسەر نەدراوە ئەمە کارێکی مەحاڵە ئەمە دیدگای هاوپەیمانی عەزمە هەروەکو چۆن پارتی دیموکراتی کوردستانیش پێی وایە کەوە ئەوانیش پێویستە حکوومەتی زەیدی تەواو بکرێت کارێکی پێویست و گرنگان ناکرێت دوا بکرێت بە هیچ پاساوێکی دیکە ناکرێت بکرێت کاتێک بۆ مناوەرەی سیاسی بۆ مانۆڕی سیاسی و ئەم بابەتەش پەک بخرێت و پرۆسی سیاسی پەک بخرێت بە ئاراستەیەکی دیکە پێویستە بەرەو پێشەوە بچیت بە شێوەیەکی دروست ناکرێت بڵێن کەوە حکوومەتێکەوە دەتوانێت داواکاریەکان و تەواوی خواستەکان چارەسەر دەکات کێشە گەورەکان چارەسەر دەکات کە تەواو نەکراوە تا ئێستا حکوومەتەکە بەڵێ بەڕێز حەیدەر ئەسەدی ئەندامی هاوپەیمانی عەزم لە بەغدا و لەگەڵمان بووی سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێزتان بەخێر بێت.